یاسانوویەکە کە لەلایەن کۆمارەکان و دیموکراتەکانەوە لە کۆنگرێس پشتیوانی لێ دەکرێت گەمارۆ دەخاتە سەر ئێران، کوریای باکوور و رووسیا. زۆر خۆشحاڵم کە سەرۆک دەخوازێ بەرنووسی گەمارۆکانی رووسیا واژۆ بکات. مادام ئەو بەرنووسە بە زۆرینەی دەنگ پەسەند کرا پێم وانە سەرۆک بژارەی زیاتری هەبە. گوتەبێژی کۆشکی سپی گوتی سەرۆک لە پێناوی بەرژەوەندی یەکێتی نیشتمانی بەرنووسەکەی واژۆ کرد. ئێمە هەڵوێستی ڕوونمان هەبووە کە پشتیوانی لە گەماروی توند بۆ سەر هەر سێ وڵات دەکەین و هەروەش دەبین و ئەو هەڵوێستە بێگومان نەگۆڕاوە. بەڵام ترامپ گوتی یاسای گەمارۆکان بڕگەی وای تێدان کە لە بەرژەوەندی خەڵکی ئەمریکادا نین و لە جیاتی ئەوەی بە ئامانجی خوازراو بگەن ڕەنگە رووسیا و کوریای باکوور لە چین نزیک بکاتەوە. گەمارۆکانی پێشتر بۆ سەر رووسیا بوو بەهۆی ئەوەی ئابووری وڵاتەکە گەشە نەکات. هیچ ئاماژەیەک نین کە ئابووری رووسیا بەرەو بەرزبوونەوە بچێت. لە ساڵەکانی دەی 2000دا دەرفەتێک زیاتر بۆ رووسیا هەبوو کاتێک بەهاکانی نەوت ڕادەبەدەر بەرزبوونەوە، بەڵام ئەو کاتە هیچ کارێک بۆ سەردەمکردنی ئابووری رووسیا ئەنجام نەدرا. ناوبراو دەژڵێت ئەو گەمارۆیە نوێیانە تەنیا ئەو ئابووریە خراپتر دەکات، بەڵام گەمارۆکان رووسیا ناچار ناکات دەست لە کریمە هەڵبگرێت یان دەست لە خۆرهەڵاتی یوکراینە وەرنەدات. باڵیۆزی رووسیا لە نەتەوە یەکگرتوەکان چوارشەممە لە نیویۆرک لەمبارەیەوە دووە. ئەوانەی ئەو بەرنووسیان ساس کرد ئەگەر بیریان کردبێتەوە کە ڕەنگە ڕێباز ئێمە بگۆڕن، ئەوان لە هەڵەدان وەکو مێژوو چەندین جار ئەمەی سەلماندووە. ئەوانە دەبێت باشتر بزانن کە ئێمە دانانەوەین و ئەمە قبول ناکەین، ئێمە تێک ناشکەین. نێردرای مۆسکۆ گوتی وڵاتەکەی وەک منداڵێکی ئازاردرا و کاردانەوە نیشان نادات و لە بەرژەوەندی کۆمەڵگای نێونەتەوەی درێژە بە هاوکاری لەگەڵ ئەمریکا دەدات، بەڵام ئەو گوتیشی رووسیا هەر پێشتر بیری لێکردوێتەوە کە چۆن تۆڵی گەمارۆکان بستێنێتەوە.